خۆشەویستان لە بادینانی سەربەرزەوە لە میوانداری ژمارەیەشتر لە کاندیدانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین. کاکسوەر دەگەڕێمەوە لای جەنابەت، بەڵام بە کورتی ساڵی پار بەڕێستان لە کاتی خۆپشاندانەکانی مامۆستایان بەڵێنتاندا کە یاخود هەوڵتاندا قسەتان دەکرد بۆی کە ئێمە دەبێت پاشەکەوتی موچە چارەسەر بکەین، یاخود دەبێت پاشەکەوتی موچە چارەسەر بکرێت ئەگەر ببی بە ئەندامی پەرلەمان چی دەکەی؟ بله طبعا او ایکش هر کار گرنگت کمالا اسلامی او طبعا دوی پروژه ده کارآمده هاتی که او پروژه بو بزفر وان پشت تفتیا بو ماموستا و فرمانبر بو بزفرین نبا چون حق وانا خود چه منت الکسینات یعنی نبا حق وانا پیتویا بو بزفرین نبا اگر نظری نبا مثلا ظلم که مثلا و فرمانبر و ماموستا تیتا کردن بله ده ایکش پال پشتت وی چنده بین که اف پشت یافته بو مامۆستا و فەرمانبەر بیت ئەزڤڕاندن. بەڵێ دەستەکان خۆش کاک سوار عومەر کاندیدی خۆفتن سێدا شتێکت ماوە لەو بابەتە؟ بێژم سێدا بوو خەڵکی دەڤێرێ و خەڵکی هەرێمە کوردستانی هەر کەسێکی ببێتن ئەف چوار پروژە ئەف سێ پروژە ئەفان بێنە چۆرە سەرکردن تاویزکردنەوە گوندا و کمکردن باجا و نهیلان دروا برپسا بلات های کار بنگلمه داده ویر کار بو ویچند بکیم انشاءالله. سید عیسی کاندیدی ژمارە 13 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی و باستان کرد کە پرۆژەتان هەیە بۆ ئەوەی کە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان بەرەو پێش ببن و باشتری بکەن و چاکتری بکەن. ئایا جیالەوە پرۆژێ شتێکتان هەیە بۆی کە ئێوە کاری لەسەر بکەن یان هەر ئەوەتە بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کە بۆ هەڵبژاردن کۆمەڵێک خاڵی جوانی تێدایە لەسەر ئەم بەرنامەیە کار دەکەن؟ وەکی من گوتیش بلی بەرنامەیە لیستە 194 من دوو پرۆژێت هەین پرۆژێکمە بە حەز کرد پێشڤە بن و باشکردنە کەرتێ سەخلەمی و 5 بەندێت سەرەکی تێت مەسێگوتن ئەساس کەم هەردوو بەندێت بیژم و دێچمە پرۆژێ خۆی دوێ بەندێ چارێ ئاڤاکردنە خوشخانە و بنگێت سەخلەمی ئەڤەژی ئەلگەلێک دەڤەرەت کێ من ئینشاءڵڵا دێ محاولێکەین بهێنە ئاڤاکردن و ئەڤێت کەڤنجی نیشانکەین هەروەسا چاودێریەکە هیر و باش چاودێریەکە هیر و باش بووان کەرستە و خارنێتش دەرڤیت هێنە ناف هەرێمێدا ئەڤەژی خاڵێکە گەلێکە گرنگە خەلکی مە گەلێک جارە توشت بی دێ ویجا چ دەرمان بن چ بەس ینی پتر چونکو مە خاڵە دەرمانە گوتی پتر ئەڤە دەرمان هاوردەکردن دەمە گرفتێکی گەورەیە ئەڤە پتر سەر خۆرن و خۆرنا چونکو ئەوژی هەر تابعی سەخلەمیەیە ئەڤە پرۆژێ منە ئێکە پرۆژێ منە دوێ هەکە خودی تەوفیق ئەمەدە ئینشاءڵڵا تعالی چونە پەرلەمانی کو ئەس سەرشولکەم توان 4 ساڵەدا ژبلی بەرنامەی مە لیستێ نەهێلانە بێکاریەیە تامان ئەڤە چ بیت پرۆژی گەلێکا بیت و هەکە خودی تەوفیق ئەمەدا ئەڤێ هەر کەسێکی بۆ خەڵکیمە بێکارە بله بوش خەلکێمە بێکارە ئەڤە پرسیارەکە یا گەلێکا گرنگە و خەلکێمە گەلێک بێ پرسیارێت کرد و زانن جی تێرە خود زانن ئێکشوانە ئینانە کارکەرت بیانی ژ دەرڤێ وڵاتی یەکسان خەلکێ دەمێن مەمینتە بەتاڵ هەر کارگەهەک دەوێ کارکەرت بیانی ئینیت ئەڤە خەلکێمە ما بەتاڵ ئەڤە ئێک دو کیمیا کارگەها ئەڤەژی بدیتە سەبەب کو خەلکێمەیە بەتاڵ بیت یە بێشۆل بیت هەروەسا نەڤەکردنا بنگەه و سەنتەرێت زانستی من هەواڵێک هەبوو ئەس حەز کەم ئیشارەت بدەمێ من هەواڵێک هەبوو گەنج بوو قوتابیمە بوو یە خواندنیژی ینی مەتش نیشادان خواندنی شادا هەروەسال مزگەفتیژی قوتابیمە بوو گەلێکی گەنجێکی بیرمەند بوو بچیک بو جحیل بو عمروی دەوروبەرێت 16 ساڵی تێبوون هەندێک تش بوو متگوتن یعنی بوو من ینی ئەسمان دەهوشت کردم هاریکاریەوە بکەم بەێ من دڵی خۆدەت گوت من گوتی دیارە ئەوێ دینە ینی وێ زیری بکە ینی هەندێک تشت گوتن گەلێک ینی فکرێت گەلێکی جوان و تازە کرد و نەکرد کرد طبعا کوڕی شەهیدێکی ژیە کوڕی شەهیدێکە بابیوی خینەخوارێتی سەرا ئاخا کوردستانی طبعا بوو مەهمیە فەخر و شانەزیان فەخرێت شەهیدت خود بینێت کوردستانی کرد و نەکرد حکمت ڕێکێکی بۆ ڤەکەت کو ئەو علمی خۆزانینە خۆزانستە خوب دەتە کاری چ دەرگەه بوو نەڤەبوون
مجبور بود چه خارج ویگویل دولتك الاوروبا ولويري كارت كات يشاب هيمونجها زانستي لويري ويشوت كات شجاجيالك ابداع جانت كات هر وصما ايك برايك دي هي مشهوره ايك برايك ميل دوكيا نزار برواري نزار تيلاري قالك قناة كانال لقاءات قال كري يعني هندك تشتت عجيب وغريب كات دي بوتا موبايلات دا تو خل بغدا بالكش دولتي بي مال خو خري دي بيني كنترولي دي موبايل خو برمجه دي درجه خو فكي وغيري ودي جروبا هلكي جروبا غيري افهم بريكو موبايل بريكو الكترونياتا يعني چند شركه تركيه تاتن گوتي ورد مشغول كم نمونه فيك شوانا فيجا نبونا بيمونگه زانستي اف ايكش سبب وكان ما بطال بله بوانك خوان موهبه كان يعني موهبه بله خدان موهبه افيت موينه بطال وعطال هر واسا دليفا كاري بو كومبانيا شوكي گشتي يعني بري خودي فيغا في كومبانيا دي مثلا تشارج هيل وكيفان ميفانت ما دي بيجين تشارج هيل دي خو كان ايك دي بخوندك باراليك دندين كومبانيا كي فكان دي شولكي كان هر شولكي هبيت واد فيت خو بيش بخن وخلك ما بدنا شولي دي چن تقديم كان دي حكمت بشتي ببورن حكمت دي بشتي سر جافا هر مهم تسكي حزبي بينا سر جافا ورن حصك بو فلان كسي بفان كسي اس مطلع سر بروجيك اس حس كم اشاره تبدا مي بروجيك برادر كات دفن بري چند سالكه قلت من تو اس حش ورزشت كم از پشتوانه یانا برشلونه معني وقت دیتن و برای خودان گوتی ما پروژه که هی سر لا ترسي مش هاندان الريال دنگت بيندن بله گوتی ما پروژه که هی پروژه جی یه ترو تسل بو یورزشی بو مهم چو دف کبره پروژه پروژه چوش دهو که درک چو هفلری چو دفعه کی گوتی زور طبیعیه گوتی 5 ساده بو ما جداهاتی کمپانیا اوتو بشولد کی 5 ساده بو ما به کدو 5 ساده باشه دی چه دو که از حس که میشه تبدأ گودی دی چه دو که گودی یک دیویده بر پرسیده 40 ساده جبوی مالویری چند 10 ساده يعني معقوله كومبانيش بازدم رو بيك بيدش بلي فيجا اداريات و اوهمي 10 سادش دهات ي بروجي بوي بيت يعني اوا تشد جهينيت اوا هندت جهينيت كشول نكي يعني اقتصادي ولات شلت كات يعني بله بله عفوا او جورت تصرفي حكومت لقال او كساني كدانوي كومبانيا قدام زرين ضليت برو لقال فلانكس بنجاب لصد بو او بو الى مال دانشي اتوج لوي برو كاربكا او كاتك اويليهات يعني ابوري ولاد بشويك بوشويه خلكانك ببن بشريشي خلكانك ولا مال دانش انه يجنا كان اوج كسابت بك سطا بنجاب او يعني ابوري اولاتا اقتصادي اولاتا بوشي ترى سي بسرده اكيد افدو تشتات جهينيت ايك نا دول الرجرتنا خلكي بو فكنا كومبانيا دو مانا جنجو لاوا بطالو عطالو بيشول بله كلام ممنون برزان خوشويستان دياره بدر لم ميوانا برزانا ش برپرسي ملبند ش كارجر ملبند وهروها دو كانديدي برز اما برزانك من ميوانا ك امانه دنگدري كومالي اسلامين بابزانين اوان پرسیاریان هەیە چێ دەیە پرسیارێک بکە ئەوە بربژێرەکانتان یاخود ئەو کاندیدەکانتان لە بەردەمتانن لێرەن لە بەرچاوی خۆتانن و دیارە قسەی خۆیان کرد و پرۆژەی خۆیان خستە ڕوو و پێتان وایە ئایا کە ئەوانە بچنە پەرلەمان چیتان بۆ دەکەن چێ پرسیارێکی هەیە پێمان خۆشە پرسیارەکەی بکە ناوی بەڕێزت بەڵێ مایکە بگرە ناوی من دیارە کاک هیوای سەرکەفتنیە بۆ هەردوو برات خۆزم بسيارة من موجهة بكواك دكتور عيسى صديق هكرتو در كفتي بو برلماني كردستاني تا چه بروجه هيا او باسي بروجه خوي كرد بله خودش ترازيت او ما بحثي بروجه كر او هردو بروجه گرنگ يعني پیش و بنو باشكنو كرت ساخلمي اوي تيرو تسل و نهلانا بكاريه او هردو بروجه منه زور سپاس كاك شيت كبب سالكا بفرمو بسم الله هر من پیامك هاي سيدا بس بكرتي بيقر ان شاء الله بو خلق كردستان خوشتوي افجاره لیستا کمال اسلامی کردستان جماره 194 بجار ابو هالبجارتن پارلمان کردستان ان شاء الله تعالى بو همی خلق کردستان ابتایبتی دورا بهدینان پارزگاه دهو که و همی منطقه خواه الزاخو کا دلال حتی حلب چا شهید و هورمان ام هیویدارنش خلق هرما کردستانه افجار کمال اسلامی ببجه باوری و متمانه بو وی خلقی ان شاء الله تعالی اتسخترین روجت هرما کردستانه دا کمال اسلامی یا بویا
برای خلق و جماوری و ان شاء الله تعالی ام بینن هەڵبژارتنên پەرلەمانê کوردستانê da eger komala İslamî bîcê bawerî û mitmanê devî xelkî dêşêtin taradekê gelekê baş دەنگدەر ئێوە وەکو دەنگدەر ینی حەز دەکەم ئەو پرسیارە بکەم ینی چۆن بەشداری و هەڵبژاردن دەکەن ئایا بە گەرمگوڕیەوە بەشداری دەکەن یان ئەوە تا دەڵن جاخۆمە دەنگیش دێن هەر وەکو جاران دەبێت چۆن ینی بە گەرمیەوە بەشداری دەکەن ئەم وەکو دەنگدەر gelek û gelek bi germûgorî dê beşdarî vê helbijartinê bin û em dibêjin hemî xelkê jî ev care dengê xwe bi lîsta 194 ya Komala İslamî bidin înşaallahu teala dê bi cihê bawerî û mitmanê û projet here baş hene ku Kurdistanê beref pêşvebirinê bibin. Wala pisyara min bû her du berbijêrên rêzdar Mamosta İsa Sadiq Berwarî kandîdê ji mare 13 û Mamosta Swar Rêkanî kandîdê ji mare 29 ser lîsta 194 ya Komala İslamî ew e eger înşaallahu teala hîn bîn cihê mitmanê û baweriyê bû xelkê devera badînan û Kurdistanê bigiştî heta çira de hîndêşên nûneratiya xelkê Kurdistanê û dengderê xwekin bi taybetî nûneratiya devera behdînan. Gelek spas. زۆر سپاس دەستەکان خۆش چێتر هەبوو پرسیاری هەبوو بەڵێ فەرموو ناوی بەڕێزت سەگوان شەریف بەڵێ به پرسیاری شاد کاندینا کەم وەکی خاستە سیریە و شلۆزێ ئەوە چۆن بنایدێ دۆنان بنگە ناچێکیە یا شلۆزێ و خاستە سیریێژی ئەوە چۆن تقریبا ساڵێکی وەستا یا بێ دکتۆرە دکتۆرینە یا بەدەوی ئەمە بەس مزابەتن دەشۆکەن چ دینینە ئەمە ئەوەیە سوواز بووە بەڵێ دەست خۆش چێتر پرسیاری هەبوو باش زۆر سپاس دەستان خۆش بی کاک سوار لەوە دەست پێ بکەمەوە پرسیاریان هەبوو بۆ هەردووکتان ئێوە ئەگەر هاتوو متمانی خەڵکتان بەدەستێنا بوون بە ئەندامی پەرلەمان ئێوە دەتوانن ببن بە نوێنەرێکی باش بۆ تەواوی خەڵکی کوردستان بە تایبەتی دەڤەری بادینان وەنیە باس پرسیارەکەت ئەوا بوو بەڵێ بۆ هەردووکتان یەکێک وەڵام بدەن و سوپاسان دەکەم بەڵێ ئینشاء الله دەبینە جێبوارەوە و ئەم وعدە دینەوە ئەو سەرفەراز بن و دڵخۆش بم کارێتمەک و ئەم لێتین یاشخۆڕە مهمترێ یاشخۆڕە ئەکبنێ مەزنترێ ئەوە ئەم بێژنەوە و ئەم دێت ڕازگۆ بن گەلهەوە ئەو ئەفنێت ئەم بێژین ئینشاء الله دەوێرێکی نەکریار ئەو تشتێکی گەلە جار ئەسزیێت خۆتیان بێژمێ بەری ئەتشت بێژم بەری ئەس مەسەڵەن ئەفنەتێ بێژم ئەس بێژمێ ئەرێ دەشێم تات بێختیام ئانە دەشێم کی مەکریار وێرێ ئانە کاتە ناتەوێت من نەبێت تشتێکی ئەگەر نەتوانی جێبەجێ بەڵێ طبعاً گەلە تشتێ دێت سینگێمەدا هەیە دلێمەدا هەیە و ئەس وێرە ئینشاءالله بگەم بەس ئەس وێرە نابێژم حتی ئەس نازدانم تاکیدە چوومە وێرە کۆ دەشێم کەم ئانە بەس ئەوان ئەوێت من ئەس بێژمە خەڵکی ئینشاءالله وێرێ مچشک و گۆمان سەرین هەندێنینە و ئەس وێرە دەشێم ئینشاءالله وەکتمە پرۆژە دەتەقدیم کەم و دەدیفاعکم مازن لەکەم ئەس وعدە دەمە خەڵکی کە ئەم ڕازگۆ بین گەڵوە و ئافنێت خۆ بینە سەری کاکە ئیسا ئەمان پرسیار بۆ بەڕێزت ئایا کاکە ئیسا سدیق بربژێری ژمارە 13 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی ئەو بەڕێزا ئەمەژە بەوە دەکا ئەگەر تۆ بووی بە ئەندامی پەرلەمان دەتوانی ببی بە ئەندام پەرلەمانێک کە بەبێ جیاوازی ئەنی لە هەر بەشێکی ئەم کوردستانە ئەم هەرێمە هەیە خزمەت بکەی بەبێ جیاوازی و بە تایبەتیش کە تۆ لەم دەڤەرەی دەزانی کە مەعانات و ئێش و ژانی ئەم خەڵکە لێرە چیە ئیشیان بۆ بکەیت بله والله از حس کم اشارت نقطه که بدم یا گرنگ يعني من بخوش بو وان ما همي كانديدا نوت عشيرت نوت خوانه کربا چونکو بجبود چی وقتی ام چینه پرلمانی داتاما عشيرتيانيش معناه هيت كو ام بيجن بس بو عشيرت خو كاين ومنطقه خو كاين عشيرت لشويني خوي لجي خويا و كاركرين او جدا هم كردستان بجا هكا نوت ما فانا با باشتر و چتر بيت بس على كل حال آن هیا خود کم چنویری بی جوازی و همیشانت خوب چاکسازی دکار کن و خود حس که دی چاف دیریه که چر و یا هیر سر همی دام و دزگیت حکومی کن بو نهلانا گندلیه آن هیا خوده و سوزید دم خلکی خو نه پروژه خو از سوزید دم خلکی خو از دلسوز بم و چاکساز بم و یه دست پاک بم بو خلکی خو آن هیا خو پسیاری چی کرد او برزا کاک سگوان بله باسی لە شیلاتزێ کرد تاوا پرسیارەکەی تێنەگەیشتم بەڵام تێگەیشتم بە تەحەدێکە خۆشخانەی نییە یاخود وەکی ما گوتیت پرۆژێ مدا هەی کو
نیشان کرنو آوا کرنا نخوشخانه بنگه طبعا اول گلک عرداف مشکله های بو وی برای ما گلک عرداف مشکله های بو مثلا کارمند ساخلمی راسته و که ما گویی از خویش کارمند ساخلمی ما و بو زانینا و بین ساله از برپرسی بنگه که ساخلمی بو می دست پیکی راسته گلک به زانینیت هینوی زیرک و چالاک بس و که بری وگاوی مت پروژه دا گویی بری پیج آن کارمند ساخلمی نشد همی شولا بکد نشد شولت نوشداری بکد اول مثلا بونمونه سسترکی های گلک زیرک یا چالاک دی بیجین برپرسا بنگه کیا دی بیجین جدای بونک چه بو جن که کاب دو گیانه یا نشد شول نوشداری بری بکد ایک هات خودی نکد بیجین حیوانک آن مثلا الغامک به پقی آنج مثلا ساراوی دعمی پیت وی عملیاتی با نشد بکد یعنی کارمند ساخلمی گلک معلومات تاین بس او نشد بکد یا دکتر بکد ام یعنی بر هنده ما گویی اف اکش مشکلا یا هیل گلک عردا اول منطقه دی بیجین رخی بردار شوی منطقه شای او پیتوی مستشفى کا 3-4 طابقینه رخی پیتوی مستشفى کا 3-4 طابقینه ناف برواری بالا یعنی طول سری متینی قلبی دنیا یکا گندای های خوش اش گلیه بیت کارا بگیره حتی هیچ زاخو یک مستشفى بتنی جنینا 3-4 طابقی يعني أبا قالك العرداية هاي أفقو سوريا إن شاء الله بروجي ما أوك وأمكار كان بوهنده بو فيدا كنا نوجدار زور سباس سيدة فلاح برستان برپرسی مالبند النيرة عندما مستر كردياتي كومري إسلامين وروجانش نأخذ من دمي دو أبسيار أو لبرز أبسيار بكم كا تسبخ خلق دلين شون بخلق دلين لروجي سينو بەگەرم و گوڕیەوە بڕۆنەسەر سندوقەکانی دەنگدان و دەنجی خۆتان بدەن و هەروەها لیستی کۆمەڵی ئیسلامی پێویستی بە هەموو دەنجێکی ئەو خەڵکەیە ینی ئێمە دەتانێت ئێوە چی بڵێنەوە بابەتەوە بەری ئەز بەرسفەتە بدەم بێ پرسیارێ مڤیاس بوو خەلک و جەماوەرێمە ئاشکراکێن و کۆمەڵە ئیسلامیت خلالێوان چەند ساڵەدا پشتی ڕاگەهاندنە کۆمەڵە ئیسلامی کوردستان یا شاید بگه 1000 و تقریبا 200 هیتیما کفالت تواب کرد سر 100,000 300 او هیتیمانه تنها اسلامین یعنی غیر اسلامین غیر اسلامی و اسلامینا همی گرنگ هیتیم بیو گرنگ مستحق و هیتیما و چه علاقه پنده داینا ایکتی بیت پارتی بیت ایگت تو بیت کمال بیت هل لاینا که دی بیت گوران بیت چه علاقه پنده داینا ویگه به کمال اسلامی اپریکا رخرا و بخشین یا خیرخوازی 1000 و تشتی کفالت هیتیم بکد حیوانه بگیربون یه هی 100 150 حتی 200 کفالت واد کرد ابا ایکش چاک سازیت کمال اسلامینه کو هشت ان شاء الله امیدوارین منظمات خیری ده هنا بکرن همه جهت دجی الدوی که جی امیدوارین ان شاء الله مالهیویه بکن هنده منظمات دیت خیری و بی كو فرق جوازي ما بين الرش والسبيادة بكاني أنا بفلان لنا بفلان لنا أنا خير وتشنينا هالوصة مساعدات مالي الناف كمالة إسلامي ده بشتى الوسائل همي منطقة وكيك أريفتشيت أو نينا مثلا كوبيجني سليمانية بتر هاريكايا خلقي خود كان آن الهفليري آن دوهيكي على وزنه خير وتشنينا هر كسي مستحق بيت درستاي أو كان يادي بو مسألة بسيارة يا كما تشوا كاري خو كريا تشاف دير كاري خوتا چون كردي اشتيك و باسمان كردو بلام ايوه چون داوا لخلق دكن كلا روجي دنگدان دا بگرم غوري و بس ننسى صندوق كان دنگدان روجا دنگدان ابگرم غوري و خريب تشيتا دنگدان او نتشيت او دي ظلم كيكات الخو و الغير خو بيجي بوشي اس وقت نچما دنگدان دنگ خونه دم اف دنگه دي چليت هر دنگی خوب ده جبر کوه جارب تایبت یالا جار خلکی گوتی مثلا ولا اگتو یان کمال یان گوران یان هر حزب نشن وری ودا صلات بگوران یان گورین اوه گورین بدنگیه و و جار کمال اسلامی کردستان تایبت دوی که برینو که ما عدد چاف درای کیم بو سوپاس بوی خلکی کوه جاره حتی الکمیسیون جی جابو مهات گوتی هر کی هنده برد کردن برینو که نشین ایک اندام درست کن ایک چاودر درست کن ایک کارمند درست کن بو کمیسیونه ما وکیل صلاة و جارت کمیسیونه دا دست خوش بالتفاصیل ما
يعني ديف عدد وديف جماري وما كارماند درس كريت كوميسيون دا ايك يادويه تشافدر جي عين الوصا همي صندوقه ما تشافدر هاي بلا خلب شتا دين دانه خلق مطمئن خلق مطمئن بي دنگ وناه تفاوتان وناه تصوتان ويا دي ما هي ولا مدريش كم رب العالمين بيشتي ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار هالشوربة دنگدان شاهدية السرته دنگ خونه ده کسی که کوزلمه بکد که افریکت پرلمانتاره که سر لیستا لایانه که سیاسی چون که پیغمبر صلی الله علیه و سلم بجته ما بال قوم یفعلوا كذا وكذا ناوی و چجور نه امش ناوی کسی ناینین پرلمانی ده گوته ها که هر شف از تشته که پیچکا مشروبی نبخم خول چاوید منایت اسنانفم بداخه و خلک ما افریکا بچیت دنگ خوب ده کسی که حسا کسر حسابایی مشروبی بخود حتی خوایی بید دەست خۆش زۆر سپاس کاک فەلەح مستەفا بەرپرسی مەڵبەندی نوێی کۆمەڵی ئیسلامی لە دهۆک کاک سەید عەبدولباری ئێوە من پێم خۆشە بەو پێی کە ئەزمونێکتان هەیە لەو دەڤەرە چی بەو خەڵکە دەڵێن و دەتانەوێت چۆن خەڵک هام بدەن بۆ ئەوەی کە خەڵک بەبێ ترس لە ڕۆژی سینۆ بچێتە سەر سندوقی دەنگدان و دەنجی خۆی بدا ویژدانی خۆی ئاسوودە بکە. بەڵێ نسبەت خەلکی و دەنگدانێ و هەڵبژارتنە ئەم دەبێژین ئەگەر مەدوێت گوهڕینێ بکەن مەدوێت گوهڕینێ بکەین مە غەیری هەڵبژارتنەوە چۆڕێکی دیکەنینە ئەوە معلومە کاتە بەشداری خەڵک گرنگە گەلک یا مهمە و ئەف دەسەڵاتە هەمی دەهێتە سەرێ قەلەمێتە تەدوێت بگۆڕە تەدوێت وەکی خوپێلە بەس ئەگە وەکی خوهێلە پشتی هنگی گاوزندێل کەسێ نەکە چ بسەرێتە تێت تێ سەرێ خۆینای و تەدوێت بگۆڕی ئەڤە تۆ دێکی دەنگی خودەی کەس تە نابینیت و کەسیش زۆریێل تە ناکات و کەسێش کامیرە نەئینۆینە سەر قەلەمێتاک و سەحکەتێکاتە دەنگ دایەکی لەوانی ئەنە تۆ خودەی یعنی ئەگیت بێژن ترسا وی خەلکەی کێرەیە و تۆ یە ئازادی و تۆ دشەی vê nehîniya xwe aşkira nekey kes neşêt bêşte te deng da kêlanî çûnke ev gelek xelek vê hindê şermê da çî teve dibêjît paşî ez çi bêjme xelkî anê çi bêjme filan kesî anê çi bêjme filan berpirsî tu dê şêy evê nehîniya xwe aşkira nekey çûnke dengdaneka nehîniye û ya mubaşira tu bi xwe dikey û kesêş heq niye bizanît ka te deng da kêlan ev ek نقطة أم بيجينا خلكي يعني يا راسي بلا افترساء بس بيت هاتو كانجي يعني قالك خلك بما يبحث كري يقولي بقى في صلاتي بومن فلان امتيازا كري فلان معاش وبري فلان قطعة دائما بقى ساقر دانجي ندم وان أسي خيانات الوانتك كبرى بشمرجة بوليسة فرمان برا برا تو پشمرگه کردستانه تو فرمانبر کردستانه پاره کردستانه یه خلکی همیه و او خیره بتناکن و اوی لوانه یعنی اگه بگن خیر بتنا کریه بلکه اوه ما فته داده توی برانبر و یه خوین خود رجی توی ماندی بینت که تو فرمانبری تو شب و روز خدمت اوی ولاتایت که اوه حقت هست اوه چو خیر کسب خیر تنا کریه برنده یعنی گلک جاره مقصدا من خلق واد بجید اوش يعني بداخل آن مخابنی ود بیجین خلکک زختیل خلکیت کد وین ناحیه جبر هنده بیجین خلکی خو بلا بس بیتابه آن حتی کنگ خلک بهید زورگ نترسه و به آرامی و بسید انجا خوی بده بله وکی ما گوتی اف دنگدانش روژا دنگدانه روژا ملتیه و تدوید بگوره تنویا بگوری پاشینگی گازدار کسی نه دان ترسینن يعني ئەوانە بۆی کە ئەگەر دەنگ نەدەنەمە دوای موچەتان دەبرین مەعاشتان دەبرین بۆ خۆ کەس نازانێت دەنگ بەچێدا وەکوما گوتی یعنی تشتەکە مۆبین و تەو خودەیە و یا گرنگ ئەم بێژینە خەلکێ خۆ تو زەمیرە خۆ مرتاحکە تو یە دەنگی یەکچی ئەف دەنگدانە وەکو سەیدا شامۆژە پێدا شاهدیدانە تو زەمیرە خۆ مرتاحکە تەدوێت بەکێ بدێ بەس وەکی ما گوتی قال هندي دوكا شاهدي دانا امانته اوا يعني بزانا كدي دنگ خودك تدا كسك بريكو بيك تمثيلات بكت راستيه قالت بيجيت
فنعم بها اگرنا تدو کسکی که يعني فشل اینای آنکو ده خیانت التکت آن تجار باندی برینو که یا راسی توش ده بجدار بیلگل گونه هتوی بەڵێ دەستەکانت خۆش سەید عەبدولباری زۆر سپاس 5 دقە ماوە دەمەوێت لە ماوەی ئەو 5 دقەیە ئەو دوو بەربژێرە بە ڕێزا بابزانم چی بە دەنگدەرانی خۆتان دەڵێن و چۆن هانیان دەدەن بۆ ئەوەی کە لە ڕۆژی سینۆ بێنە سەر سندوقەکانی دەنگدان ئەوە تۆ و کامیرەکەی بەرامبرت بابزانم لە ماوەی 2 دقە چ بۆ خەڵکە دەڵێ بله پیغمبر خدا صلوات خدا سر بند بجد من رأى منكم منكرا فليغيره بيده شهدادان تبلخو هر في منكري بجورا في ظلم بجورا في خانه ما في خلقي بجورا جل جا خلق دبجده هم هنك هم وكيجن رب العالمين دبجد أفنجعل المسلمين كالمجرمين ام نجعل المتقين كالفجار نابت همیات کلکی اره بومبین او پوستت کمال اسلامی دست کمال اسلامی دا و یه غیر کمال اسلامی وکی کن طبعا عاد اسمان الدين يجندل يبتني بلوبن بوستة كمال اسلامي دا بين نداره بس ده هر بوست دي دا بخوده و پرش جندلیه اجبرهنده دا خازش هوت کم خیش کو برید قدر جان بچنه دایندانه و بدلکه پر هیوی امید چونکو بدنگی هوا ده افضل مهتا گورین اف مفخانه ده هتا گورین از ده بجداری و دایندانه بم من خوال بجاتی کو اف دو شعاره منت بخوال بجاتی ایکش وانا پوست و کرسی ده کما قربان از که برسی اوه کرسی که ده قربانی هوا کم ده بو خدمت هوا بکار این هیوی دارم هنگ تاری کار بن و یادی تجی دوست گنج و هجار نیار استم کارا اوروکه گنج و هجار مظلوم تین کسن ده والاتی دا اجبهنده هیوی دارم هم دلکه پر امام چنه سر صندوق و دنگ خوبدن و ایراده هوا گلش مستره وی تزویر و وان اوه دویتن ایراده ها بشکنن اگر تو نچه دایندانه بزاند توی ایراده خود تسلیمی وی ظلمتی و اف آرمان جوان دا سالادارا دی سرطه تطبیق بیتن نه لإرادته و سالاواز بیت برانبری وی ظلمو زوریه دست خوش زور سپاس کاک سوار عمر کاندیدی ژمارە 29 لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 1994 کاک عیسا سدیق بەربژێر کاندیدی ژمارە 13 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی خۆت و کامیرەکە و بینەرەکانت یاخود دەنگدەرەکانت بابزانین چیان پێ دەڵێ چۆن هانیان دەدەی بۆ ئەوەی کە بە گەرموگوڕیەوە بچنە سەر سندوقی دەنگدان و دەنگ بە کاندیدی ژمارە 13 کۆمەڵی ئیسلامی بدەن ji xelkê xwe dixwazim ew ez negeheştîm telefonayê wab kem negeheştîm wan agehdar kem wat dixwazim xelkê Kurdistanê giştî û xelkê dihûkê taybetî û heval û biraderê xwe taybetî çine roja çine ser sindoqê dengdanê û biçin dengê xwe bidin û dengî me bidin û baweriya xwe bidine me anehiya Xwedê dîv baweriya wa bîn eger wa baweriya Xweda me anehiya Xwedê دی گوهرینا سیستم اداری کن بو باشکرن و پیشوبرن آنهیا خوده وجاش همی حوال و برادرت خو تخازم همی خلق خوی دو که تخازم اوید از نگه هشتیمی دنگ خوب گهین می پریکا وی برنامه و پریکا کانال پیام شواد خازم باوری بدنم انشاءالله ام دل دیو باوری وابین دا بشین سیستم اداری کردستان دیو شانت خوب گهرین و انشاءالله ام همید قازانج کن و خلق ما همید مفادار بید آنه یا خود دف نخوشید ما برین حتی وگاوه ایدی ام وانه خوشانه بین بله زور سپاس بۆ کاک عیسا کاندیدی ژمارە 13 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس بۆ کاک سوار عومەر کاندیدی ژمارە 29 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس بۆ کاک عەبدولباری زوبێر کارجێڕی مەلبەند و هەروە بەرپرسی پەروەردە و بانگەواز زۆر سپاس بۆ بەڕێز کاک فەلاح مستەفا ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و بەرپرسی مەلبەندی نۆی دهۆشی کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس بۆ ئەم کاندیدا ئەو دەنگدەرە بەڕێز و خۆشەویستانە بەڕێزان و خۆشەویستان ئەوە یەکێک بوو لەو بەرنامانەی کە تایبەت بوو بە کاندیدان ئەو کاندیدانەی کە لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی خۆیان کاندید کردووە بۆ ئەوەی کە لە ئایندەدا کە چوونە پەرلەمانی کوردستان ببن بە دەنگ و ڕەنجی ئێوە ببن بە هەڵگری خەمەکانی ئێوە ببن بەو چارەسەرە یاخود ببن بە بەشێک لە چارەسەر لە ئێش و ژان و معاناتی ئێوە بەڕێزان و خۆشەویستان لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی ژمارە 1994 بە کاندیدەکانیەوە دەیەوێت خزمەت بە ئێوە بکە ڕابردوو دەیسەلمێنێ
پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی چ لە هەولێر و چ لە بەغدا درێغیان نەکردووە لە خزمەتکردن. کۆمەڵی ئیسلامی لە دروستبوونی لە کاتی لە شاخ بوو ئەو کاتەی هاتە شار هەموو هەوڵێکی بۆ خۆشگوزەرانی و بۆ بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان بووە. چۆن خەباتی کرد لە شاخ لە بۆ ڕزگارکردنی ملت لە شاریش خەباتی کردووە لە بۆ خۆشگوزەرانی ئێوەی بەڕێز و خۆشەویست. بۆیە ئەگەر بێ ئێوە متمانەی خۆتان بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بدەن دڵنیابن مافەکانتان کە زەوت کراوە دەگەڕێتەوە و ئەو دەنگانەی کە دزراوە دەگەڕێتەوە. گەرمگوڕی ئێوە بەشداری ئێوە لە سینۆ بەڕاستی هەڵبژاردنەکە جوانتر دەکا و مافەکانیشتان دەگەڕێتەوە. تاڵقەیشتر تا لە شوێنێکی تر دەگەینەوە ئێوە بەڕێز و خۆشەویست خواتان لەگەڵ.